کاک عەلی بێم بۆ لای ئێوە جارە سەرەتا سڵاو لێبێ دووبارە ئەوە بپرسم ینی ئەمەوێت سەرەتا ینی سەرنجی تۆ بزانم لەسەر پەیامەکەی 27 مانگەی بەرەز عەبدوڵڵا ئۆجەلان کە ینی زۆرینەی پەیامەکەی ئاراستەی باشووری کوردستان بۆ لەگەڵەوەشە بپرسم یعنی لە پاڵ ئەوەشدا بپرسم قازانجی باشووری کوردستان لەوە چییە کە هێزێکی دەرەکی بهێنێتە سەر هێزێکی کوردی؟ سڵاو لە خۆت لە بینەران لە میوانە بەڕێزەکەت حقیقەتەوەیە کە ئەمە جاری یەکەم نییە کە لەلایەن پەکەکە یا هێزگەلی دیکە بانگەوازی یەکێتینەتەوەی دەکرێت. زۆرێک لە هێزەکان بە درێژایی ساڵی ڕابردوو بە تایبەت دوای نەمانی ڕژیمی شای ئێرانێەوە هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ لە ساڵی 76 ئەم بانگەوازانە کراون، ئەو حەول و تەقەلایانە دراون، چ لە سەردەمی مام جەلالەوە، چ لە سەردەمی ڕەحمەتی دووتر قاسملۆوە، چ لە سەردەمی خودی عەبدوڵڵا ئۆجەلانەوە، ئەمانە هەمووی کراون. بە تایبەت ئەوەی کە من لی تێگەیشتم لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان کە لە تەریق محەممەدی برایەوە بڵاوی کردەوە، ئەو ئیشارە بە شتێک دەکا کە لە بەڕێی من لە ساڵی 1970 بۆ یەکەم جار هەواڵ محەممەد قەرەسونگور ئەندامی سەرکردایەتی پەکەکە کە ئەو دەم پەکەکە زۆریش تازە بوو، زۆر تازە هاتوو ناو مەیدانی خەباتی کوردایەتەوە، هاتوچۆیەکی چڕی لای باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو دەمشانەما بوو بە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێردەستی هێزگەلی وەکو دموکرات و کۆمەڵەشدا بوو. هات پێم وابێ ئەوانی شیدید، بەڵام زۆرتر لە ڕاژانێ، لە لۆلانێ، لە چی پێ دەڵێن، لە زێوە ئەوانە هەستا چوو ئەو جوامێرە ئیدریس بارزانی دیت کە لەگەڵ فەلەکەدین کاکەیی لەوێ بوو و ئەوان شتێکیان جایا ئیبزا کرد یا توافقنامەیەکی پێکاتن کە بەڕاستی ئەو کاتیش باسی یەکێتینەتەوەیی دەکرا لەلایەن پەکەکەوە و باسیەوە کرا کە ئیتر ئەمە نایخوا ئێرە بەشی منە و ئەوە بەشی تۆیە و کە هەرچەند لەو پەیامەی ئەو جارەی ئاخرشدا ئیشارەی بەوە کردووە کە کوردستان هیچ کوێی پەژی کەسێک نییە، کوردستان هەمووی کوردستانە، کوردستان هەمووی تاچی کووردە، هەمووی هێزگەلی کووردە. پەکەکە ئەو دەم حەولی ئەوە بوو کە بتوانێت لە هەمووی ئەو ناوچانەی سەرسنووری ئێران و تورکیا و باشوور بتوانێت ئەویش بارگا و مقڕی هەبێ و بێ و بچێ و چالاکی بکە و کوردایەتی بکە و هەمووی ئەو کاروباری حیزبی خۆی بکە کە وا دیارە کە لە قسەکانی بەڕێز ئۆجەلان لە زیندانەوە کە لەگەڵ کاک محەممەدی برای کردوێتی ئیشارەی بەوەی کردو کەوان تەواوفقێکیان هەر ئەو کاتی هەبووە لە گەڵ ئیدریس بارزانی، بەڵام ئەوەی کە بەڕاستی بۆ نابێت و چەند حەول و تەقەلای دیکەش کراوە لەلایەن دکتۆر قاسملووە، لەلایەن مام جەلالەوە، سێقۆڵی لەگەڵ لە دەڕێی بەقا لەگەڵ خودی مەسعود بارزانی لە دەڕێی بەقا لە ساڵانی هەشتاکاندا، بەڵام بۆ ناکرێت. بەڕێی من بیتەوە بۆچی ئەمە ناکرێنێ وەکو خۆشەوت لە 30 ساڵی ڕابردووە زۆرینەی جار کار لەسەر پرسی یەکڕێزی ناوماڵی کورد کراوە، بە تایبەتیش لە کۆتایی نەوەتەکان و دامەزراندنی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەەوە بە چڕی کار لەسەر ئەم بابەتە کراوە، بەڵام هێشتا ینی ئەنجامێکی ئەوتۆی نەبووە کە بیانی با بڵێن هێزە کوردەکان ناوماڵی کوردی ڕێکبخرێتەوە هێزە کوردەکان بێنە لای یەک. پێت وایە هۆکارەکەی چییە کە ئەم هێزانە نایەنە لای یەک؟ کاکەبەر ئەو بێشینەیەم بۆیە کرد کە بێمە سەر ئەوەی کە ئەم هەموو حەول و تەقەلای ئەو هەموو خەڵکی ڕۆشنبیر و جوامێر و سیاسەت مەدارە بۆ نەکرا، دەمەویست بێمە سەر ئەوەی حقیقەت ئەوەیە کە جڵەوی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد هەمیشە دایم دەدەست خودی کووردا نەبووە. ئەویش حقیقەتەکەی ئەوەیە کە داگیرکەران لە هەموو ڕێگایەکەوە دێن تێدەکۆشن، دێن واریدی ئەوە دەبن کە هێزێک بەشێک لە سەرکردایەتی کورد بەرەو پیلانە نیگریس و گڵاوەکانی خۆیان برن. بەداخەوە دوای ئەوەی کە بەڕێز ئۆجەلان باسی ئەو پەیامەی کە لەگەڵ ئیدریس بارزانی دانیشتۆ کردووی،
حقیقت ئەوەیە کە تورکیا هەر زۆر زوو هاتە سەرخەت و یەکەم ئۆپەراسیۆنی دەرەوەی سنوورەکانی خۆی لە ساڵی 1970 بوو یا 1970 بۆ سەر بارگاکانی پەکەکە دەست پێ کرد و شەڕێکی قرس کرا. دیارە جیلی ئێستا کونی ئەوانیان لەبیر نییە، بەڵام حەق وایە کە ئەوانە وە بیر بێنینەوە کە تەنانەت لەو شەڕی کە تورکیا هاتە ناو باشووری کوردستان تەنانەت خودی پارتیشی وەبەرکەوت ئەویشی نەپاراست. دواتر پارتی بەڕاستی بوو بچوو دەناو هێژمۆنی تورکیاوە و لەوەی ئیستفادەی کرد کۆمەڵێک ئیمتیازاتی لۆجستیکی سیاسی ماڵی و مادی وەرگرت لە پێناو ئەوەیدا کە دژایەتی هێزگەلی کوردی باشوور یا ڕۆژهەڵات بکە. ئەگەر لەبیرتان بێ هەر ئەو کاتی کە لە ساڵی 1970 کارەساتی هەکاریش کرا کە پارتی تقریبن زۆربەی هێزی یەکێتی تێدا چوو تێدا لە ناوبرد، ئەوەش هەر بە یارمەتی دەوڵەتی تورکیا کرا. یا دواتر کە کوردەکانی ئێرانە دموکرات و کۆمەڵە لە دوای ڕوخانی شای شۆڕشێکی بەرگریان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەڕێخست، هەر ئەو کاتیش بە فیتی ئێلان هەر ئەو بنەماڵەی بارزانی هەر خودی پارتی یا قیادەی موقەتە هاتن شەڕی کوردەکانی ئێرانیان کرد و ئەو شەڕە 4 ساڵی خایان و بەڕاستی زەرەر و زیانێکی یەکجار زۆری لەگەلی ڕۆژهەڵاتی کوردستان و لە دوو هێزی گەورەی دموکرات و کۆمەڵەدا کە تازە خەریک بوون پێشبەرگایەتیان وەڕێدەخست و ئەوە زەربەیەکی قۆشنۆیە لە جادەی خانێ سەردەشتێ. بۆیە حقیقت ئەوەیە ئەوەی کە ئەو ڕۆکانە بۆتە سەرەتانێک بۆتە خۆرکەیەک لە ناو جەستەی میلەتی کووردا کە نایەڵێ یەکێتی نەتەوەی چێبێت، بەشێکی زۆری خودی کووردە، بەشێکە لە کورد کە بۆتە عەمیل بۆتە بەکرێگیراوی دەوڵەتێکی گەورەی وەکو ئێران یا تورکیا. دەناخۆ هەر ئەو کارە دیسانەکانە لە 2013 کە هێندە لە مێژنێ لە هەولێرێ کرا، ئەویش هەر بەدەست پێشخەری پەکەکەی برادرانی پەکەکەی هات نەخوارێ. من بۆ خۆم لەوێ بووم لە هەولێرێ، هەولێکی زۆر دراکە تاکە ئێمە لە سەردەمێکداین کە پێویستیمان بە یەکێتی نەتەوەیی هەیە. هەموو کەس دەزانێت دۆست و بێگانە ئەمڕۆ خەباتی کورد لە 4 پارچەی کوردستان بەبێ یەکێتی نەتەوەیی ڕەنگە زۆر سەرکەوتوو نەبێت. ئەو ڕاستێ هەم هێزەکانی دیکە پێگەیشتون هەم پەکەکە چەند جار دەست پێشخەری کرد کە ئاخرجار لە 2013دا یا قەدەری ئەو لای لە پەیامەکەی بەڕێز مراد قەرەیڵاندا کە دووبارە بانگەوازی یەکێتی نەتەوەیی کرد. ئەوەی 2013 حقیقت ئەوە بوو کە ئەوان بارزانیەکان یا پارتی پێشوازیان لێ کرد لە ڕۆژی ئەوەڵ و دووەم و سێوەم و تا لە بیدایەتەوە لەبەر ئەوەی کە قەیرانێکی سەرۆکایەتی بەرۆکی پارتی گرت بوو کە مەسعود بارزانی ئیتر چی دیکە مەشروعیەتی سیاسی وەک سەرۆکی هەرێم نەما بوو. بۆیە پێشوازی لێ کرد بەو بیانووی کە خۆی خانەخوێیە و ئیمکاناتێکی زۆری داوە بە هەموو هێزەکان 70 هێز و ڕۆژشەمبیر و کەسایەتی هەر 4 پارچەی کوردستانی لە هەولێرێ کۆکردبووە بە جۆرێک وەکەوەی کە نەمەک گیر بین و ئەوانە کە ئاخرەکەیدا بینە سەرۆی کە بەڵێ لە کاک مەسعودیمان باشتر نیە و با کاک مەسعود ببێتە سەرۆکی کۆنگەرەی نەتەوەیی و بە ئەوەی بۆشایی نامەشروعبوونی خۆی لە سەرۆکایەتی هەرێم لە باشووری کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پڕکاتەوە بڵە زۆر باشە من سەرۆکی هەرێمی کوردستان دەورەم باش زۆر باشە کاگەکانی باشووری کوردستاندا گرتووە جونگەکانی دەسەڵاتی باشووری کوردستان ئەوەوە بەشێکی وەکاری چوون هێزی پارتی چووە زینی وەرتەیە و باس لەوە کرێ یان ئێمە وەکو چاودێرانی سیاسی لە ناو دوو کەوانەیە باسی لێوەکەن کە پارتی دموکراتی کوردستان بۆ جێبەجێکردنی بەشێکی ئەجێندای تورکیا چۆتە هێزی بردۆتە زینی پارتی لە بەرامبەر چیدا ئەماکات؟ کاکەجان ئەمە لە پێشەکیشدا ئیشارەیەکم پێ کرد حقیقەتەوەیە کە ئێمە وەکو گەلی کورد وەکو ئەو میلەتەی کە بە 4 پارچە دابەش کراوین 4 دوژمنی بەڕاستی خوێنخۆر و
دەوڵەتدار و زۆڵ و سیاسەتبازی تێدایە کە بەڕاستی بە وجود و بە هەموو توانانەوە هەر خودی دژی نەتەوەی کوردن. ئەمن باوەڕ ناکەم هیچ ڕۆشنبیرێک، هیچ نوخبەیەک، هیچ سیاسەتمەدارێک لە کوردستان لە 100 ساڵی ڕابردوودا ئەم ڕاستیان نەزانێت کە کورد لە ناو مەنجەڵێک داگیرکەر، خوێنخۆر، دوژمن، دژە کورددا ماوەتەوە. ئەوە حقیقەتێکە کە ئێمە لێی دەزانین. بەڵام ئایا ئەو دوژمنانە کە بە هەموو توانای خۆیانەوە خەریکن کورد بتوێننەوە، خەریکن جاری وایە قەلاچۆیان دەکەن، جاری وایە کیمیابارانیان دەکەن، جاری وایە جێنۆسایدیان دەکەن، جاری وایە هیچ نەبێ هیچ نەبێ بە یەکتر بە کوشتیان دەدەن. ئایا پرسیارەکە دێرەدا ئەوەیە ئەگەر ئەو دوژمنانە دەستی ناوچیان بێت، ئەگەر ئەو دوژمنانە لە ناو خەڵکی کووردا یارمەتی نەدرێن، ئایا ئەو نیشانیان بە ئاسانی بۆ دەچێ؟ من بە دڵنیایی پێت دەڵێم ئەگەر دەستی ناو خۆ نەبێ بۆ یارمەتی داگیرکەران، دڵنیام کە دوژمن ئاوا بە ئاسانی بۆی ناچێتە پێشێت. باشە، زۆر باشە، زۆر باشە. کاک عەلی، ئەگەر باس لەوە بکەین لە پەیامەکەی 27 مانگیشیدا بەڕێز ئۆجالان ینی باس لەوە کات کە لە ساڵی 1982 پەیمانێک لە نێوان ئەدریس بارزانی و بەڕێز ئۆجەلان داواژۆ کراوە. چەند قسەکانی پێشوشدا تۆ ئاماژە بەم پەیمانە کرد. ینی پێت وایە گرنگی زیندووکردنەوەی ئەم پەیمانە کە یانی ناوەڕۆکی پەیمانەکە بەم شێوەیە کە شەڕی کورد بە کورد بە تاوان ناسیێنراوە، جەخت لەسەر پێویستی یەکریزی لایەنەکان کراوەتەوە. پێت وایە ینی تا چەند گرنگە ئەم پەیمانە لە ئێستادا زیندوو بکرێتەوە؟ بەڕێز ئۆجەلان بۆچی داوای زیندووکردنەوەی ئەم پەیمانە دەکات؟ ئەخر فەلسەفەی خودی یەکێتی نەتەوەیی، ئەوەی کە زەرورەتی یەکێتی نەتەوەیی هەمومان قسەی لەسەر دەکەین، بۆ ئەوەیە کە کورد دەناو خۆیدا، دەناو ماڵە خۆیدا یەکگرتوو بێ و دەست بۆ تفەنگ نەبا و دەست بۆ شەڕ نەبا، خێنی براکان نەڕژێ و لە هەمووی گرنگتر دەناو خودی کووردا بەشێک لە کورد بە فیتی داگیرکرد، بە فیتی دوژمن، بە فیتی ئێران، عێراق، تورکیا هەڵنەستی و دانەنیشێت. ئەسڵی قسەکە ئەوەیە کە ئێمە هەمومان بین لە میساقێکی نەتەوەییدا بینین خۆمان بەوە جیرۆ دەبکەین کە کۆمەڵێک خەتی سوور هەیە نابێ بیبەزێنی. ئەوەی کە 50 ساڵە کاری بۆ دەکرێت بۆ ئەو شتەیە کە جەنابت دەفەرمووی. ئەمە ئەگەر ئێمە بۆچی پێک نایەت؟ کێشەکە چیە؟ ینی بۆ پێک نایەت کاک عەلی؟ کێشەکە ئەوەیە کە پێم کوتی دووبارە بە ئاشکرا دەیڵم میلەتی کورد دەبێ ئەوەی بزانێت ئەوەی کە یەکێتی کوردان چێنابێت دەستێک دەناو خۆماندا. لە ڕۆژی ئەوەڵەوە لە 100 ساڵەی ڕابردووە هەمیشە و دایم پەنای بۆ دوژمن بردووە، هەمیشە و دایم لەگەڵ دوژمن بووە و بەبێ یارمەتی لۆجیستیکی، مادی، ئەسکەری دوژمنێک داگیرکەرێک نەیتوانی وە لە ناو ساحەی خودی کوردستاندا بربەرەکانی هێزەکانی دیکە بکە. ئەم هێزەی کە من مەبەستمە بیڵە بیزازە بدەکات، ئەو هێزەی کە من مەبەستمە بیڵم حقیقەت ئەوەیە کە هەموو جۆگرانی من دەزانن کە من مەبەستم بنەماڵەی بارزانیە. بنەماڵەی بارزانی بە تاقیتەنێ نەیانتوانیوە تا ئێستا کوونێ هێژمۆنی کوردایەتی بۆرە و خۆیان ڕاکێشن و هێژمۆنی کوردایەتی بکەنە مڵکی خۆیان. بۆیە ئەنوا و ئەحزام لە سەردەمی جەلالیەکاندا، لە دوای جەلالیەکاندا، بێچەتی نیشتمانی، دواتر پەکەکە، دواتر دموکرات و کۆمەڵە لە دیوی ئێرانە هەمیشە و دایم ئەوانیان بە ڕەقیبی خۆیان دیوە و شەڕیان کردوون. ئەتۆ پێم بڵێ لە 50 ساڵی ڕابردوودا تاقە هێزێک کە تۆ دەتوانی بیڵێ بە تێڕادیوی شەڕی هەموو حیزبەکانی کردووە، هەموو حیزبەکانی ساحەی کوردەواری لە 1964ەوە کە باڵی مەکتەبی سیاسی و مەلایی دروست بووە حتا ئێستا کوونێ کە زیاتر لە 70 ساڵە. ئەتۆ پێم بڵێ زیاتر لە 65 ساڵە پێم بڵێ کام هێز هەیە کە لە شەڕ لەگەڵ پارتی دوور کرابێتەوە یان وەبەر نەکەوت بێت. بۆیە ئەم هێزانە سەردەمێک ئێرە ئەوە لە درێژایی شەستەکاندا ئەو پەنای برد بۆ ئێران بۆ لە ناوچوونی ناری خودی باشووری کوردستان کە باڵی مەکتەبی سیاسی بوو.
بە یارمەتی ئێران ئەو باڵی زعیف کرد دواتر هاتەوە چوو بۆ لای بەعز لە بەعسش ئەینیشت شەڕی برایانی خۆی کرد ئەو جارەکانە لە 68 شەڕی کوردی ئێرانەی کرد سەرکردەی گەورەی وەکو سلەیمانی معینی و اسماعیلی شەریف زادە و مەلا ئاوارە و ئەوانە هەموو بە دەسیسە و بە موامرەی ساواکی ئێرانە بە دەستی خودی بارزانی لە ناو چوون و شۆڕشێکی زر و زەوەن لە ڕۆژهەڵاتی کوردستان تەفروت نابوو. باشە کاک عەلی ئەبەشی کە ئێستا لە زیینی وەرتەیە گوزەرەیە یعنی وەکو کۆما جوواکی کوردستان کەجەکەش لە ماوەی ڕابردوودا بەیاننامەیەکی لەسەر بڵاو کردەوە ینی باس لەوە کاکە ئەمەش ڕاگەیاندنی شەڕە لە دژی پەکەکە وەکو ئەو دەڵێ ئەمە جێبەجێکردنی ئەجەندای دەوڵەتی تورکیا پێت وایە ینی ئەم سیاسەتە چی بە دوای خۆیدا ئەهێنێ بۆ باشووری کوردستان ئەگەر شەڕێک لە باشووری کوردستان ڕووبدا لە نێوان هێزە کوردەکاندا لێکەوتە و زیانەکانی چیە بن؟ کاکە ئەتو ئێستا بڵێ فکرێکی عقلێکی سەلیم حتا مناڵێک ئەلەو ڕۆژەیدا کە لە باشووری کوردستان ئەنواعی قەیرانمان هەیە قەیرانی موچە قەیرانی کۆرۆنا قەیرانی ئیفلیزبوونی بازار قەیرانی نەوت قەیرانی دەیان قەیران یەخەی ئەوەی گرتووە لە هەمووی گرنگتر حکوومەتێک هاتووە بە زۆرەملی ئامۆزاکان بە زۆرەملی ئەوەی کە ئەو ئامۆزایش باشتێکی بەرکەوێ ئەوە چەند ساڵ هاتۆ حکوومەتێکی زۆر کاڵپام حکوومەتێک کە نە ژیری تێدایە نە لۆژیکی تێدایە نە عەقلی سیاسی تێدایە هاتۆتە سەرکار مام ئەوە لەسەر سەرەوە دانیشتۆ مەرجە ئەو خوارد ئامۆزای دیکە سەرۆکی هەرێمە ئەوەی دیکەش هاتۆ بۆتە سەرۆکی حکوومەتێک کە ڕۆژانە کۆمەڵانی خەڵک دەبێت لە بەروبوومی ئەویدا بحەسێنەوە تا ئێستا ئەوە 4 مانگ 5 مانگ گوزەراوە موچەی بۆ نەدراوە دووبارە دەستیان کردو بە چوونی بەغایە ئەو جارەکانە نەخۆشیێکی سروشتی تووشی ئەو میلەتەی بۆ میلەتی هەموو هێناوەتە سەر چۆک ئەویش نەخۆشی تاچی کۆرۆنایە هاتووی دەو قەیرانەیدا دەو وەزعەیدا ئەتۆ لە هیچ و خۆڕایی بە پیلانی تورکیا لەشکرکێشی دەکەی بۆ زیینی وەرپێ بە بیانووی منداڵانە ئەمن ئەو بیان و منداڵانە زۆر لیان تووڕە بیانووی منداڵانە وڵا دەچی کۆرۆنا ئەوە دەکەین کوڕە کاکە کۆرۆنا چی لە زیینی وەرتێداوە اتفاقاً ئەوە بیانوویەک بوو کە کردتان بەڵام خۆشبەختانە ئەو پیلانی پارتی و تورکیا بۆیان نەتووسەرێ بەسەر هۆکار یەکەوەی کە بەڕاستی ئەمریکا لە ناوچەکەدا دەسەڵاتی یەکەمە و بەکەیف خۆی دەهێنێ و دەیبا حتا حکوومەتی عێراق پێی خۆی بەدروستی دەکا پێی خۆی بەدروستی ناکا سەرۆکایەتی هەرێم لاد ئەمە حقیقەتێکە کە ئەمریکا فاکتەرێکی گرینگە ئەمریکا پێی خۆشنێ ئەو ڕۆکانە پەکەکە نەمێنێ پەکەکە لە ناو بچێ حقیقەتێکە تا ئەمە سیاسەتێکە کە ئێستا جێگای نییە و زۆر کات دەبا بەڵام حقیقەت ئەوەیە کە یەک ئەمریکا دوو ئەوەی کە یەکێتی نیشتمانی زۆر زوو هاتە سەرخەت ئەویش هێزی بردە زیینی وەرتێ دوایوی لە هەمووی گرنگتر ئەو هەوای چی پێ دەڵێن ڕای گشتی ڕای ڕۆشنبیر و نوخبە لە هەموو قوشبنی دنیاە و بە تایبەت لە باشووری کوردستان وای کرد کە پارتی یا خودی مەسرور بازانی کە مهندسی ئەو موامرەی بوو تێ بگا کە کاکە ئەو ئیشەی وا بە ئاسانی بۆ ناچێتە سەرێت پەکەکە ئەوە نییە کە بتوانی بە ئاسانی ئەوە نییە کە بتوانی دەوڵەتی بۆ بێنی سەری بۆیە ئەوان وردە خشکەیی هاتون خەریکن کە من ئەوە بە ئەمن بەخۆشیەوە ئەوەی دەڵێنوە خۆشحاڵم دەوەی کە ئەوان لەو پیلانەی وردە دەکشێنەوە و ئەو شەڕە لە زیینی وەرتێ ئەگەر ڕوویدابایە بەڕاستی میلەتی کورد لە هەموو لایەکەوە زەرەری گەورەی دەکرد زۆر باشە کاکالی ئەگەڕێم وڵات کاکالی بەگشتیش ئەو پەرتەوازایی کە ناوماڵی کورد تێپەڕ ئەبێت پێویستە چۆن سوود لەو پەیامە وەربگیرێت من بەڕاستی بەش بە حاڵی خۆم دەستخۆشی لەو پەیامە دەکەم بەهۆی ئەوەی کە بەڕاستی نە ئەوەی کە ئومێدەوارم کە ئەو پەیامە چێ ببێت بەڵام لەبەر ئەوەی کە خۆشحاڵم بەوەی کە پەکەکە ئیشی خۆی کرد پەکەکە هاوتی کاکە ئێمە بەبێ یەکێتینەتەوەیی ناگەینە هیچ جێگایە و ئەو قەرزەی خۆی کە دەبێت بە میلەتی کوردی بڵە ئەوە داوێتی و قسەی خۆی داوە بە قەولی کوردی دەڵێ شاباشی خۆی داوە و ئێستا کونیقیت هەڵدەپەڕێ ئەوەی کە بەڕێی خۆم شخصی ئەمن پێم وانێ تازە درەنگە پارتی ئەمە خودکوشێ بەڕاستی پێتان دەڵم خودکوشێ کە ئەمڕۆکانە
پارتی دەست بەرێ بۆ هەر شەڕێک هەرچەند ئەو کەسانەی کە لە تیمی مەسرور بارزانانی و لە تیمی پارلمانەکەی و لە تیمی حکوومەتەکەی و لە ڕاوێژکارەکانی ئەمڕۆ سیاسەتی کوردی دەکەن هەر وەک پێشتر پێم کوتی نە خەڵکانێکی لۆجیک و ئاقلانین نە خەڵکانێکی پتە و خەڵکانێکی خیبرەی سیاسین کە قاڵ بوو بێتن لە سیاستدا بەڕاستی هەڵتۆقاوێکن کە بە پەلەپەل هاتن ئەویش بە دژایەتی ئەوەی کە هەرچی زووتر حکوومەتێک لەلایەن کوڕەکەی مەسعود بارزانیەوە لە مقابل ئامۆزاکەی کە نەچیر بارزانیە دروست بێ ئەوە دروست بۆ بەو وەزعی کە دەبینین ئەوە تا هیچ کارێکمان نییە ئەم هەموو قەیرانە بە دوای قەیراندا ئێستا پارلەمان خەریکیەوەیە کە حەسانە لە پارلەمانتارێک بستێنێتەوە یان نەستێنێتەوە یا ئەنواعی کاری مناڵانەی دیکە تۆ بزانە ئەم دەستگازە بەلاحانەی واتە ئەکرا چۆن کار لەسەرەوە ینی ئەکرێ ئێستا چۆن کار لەسەرەوە پەیامە بگرێ کاک عەلی ئەکرا چۆن ڕێگە بگیرێ لەوەی کە ئەمە زیاتر تەشەنە نەسەنێ ئەو دۆخی کە ئێستا هەیە بەڕێی من پێم کوتی حقیقەت ئەوەیە کە نەبەخۆشی بە زۆری ئەم تازە ئەم شەڕە لە زیینی وەرتێ بەڕێی من نابێت چونکە هەروە کاک نەریمان کوتی ئەگەر ئەوان بۆیان کرابایە پار و پێرار و بەسەر پێراریش حتا لە هەڕەی جەنگی شەڕی داعیشدا کە پەکەکە لەگەڵ شەڕەبانەکانی پەیەدەی کە لە هەموو لایەکەوە هاتن یارمەتی خەڵکی باشوور و شەڕی دیژی داعیشا کرد هەر ئەو کاتیش بۆیان کرابایە ئەوان دەهاتن شەڕی پەکەکەیان دەکرد زۆر باشە زۆر سپاس دەزانن شەڕی پەکەکە ئەمڕۆکە ناخود کوشێکی گەورەیە و نەشیکەن باشە و ئەوەی کە وردە مەسەلەی زیینی وەرتێ بەرەو دواوە دەچێەوە پاشەکشەی دەکا ئەمە دەبێت هەمومان خۆشحاڵ بین جا ئەوە بە پیاوەتی چێکراوە چێنکراوە مهم نییە ئەوڕۆکان زۆر باشە زۆر سپاس دەکەم کاک عەلی زۆر سپاس دەکەم هەمیشە و دایم هەیە کاتم تەواو بوو کاک عەلی زۆر سپاس دەکەم کاتم تەواو بوو بەداخەوە ینی